بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئەم شەوە زۆر پیرۆزانەی ڕەمەزان، هەر شەوەی لە خزمەت مەوعظە و ئامۆژگاریەکێک لە هاوڵانی پێغەمبەرا بووین صلی الله عليه وآله وسلم. هەر چوار خەلیفەکە لە خزمەتیانە بووین: ئیمامی ئەبوبەکر، ئیمامی عومەر، ئیمامی عوثمان، ئیمامی عەلی. ئەمانە کەلیماتانێکیان وتووە کە لە ئاستێکی زۆر گەورەی عرفانیە سێری کەلیمات و ئامۆژگاریەکانیان ئەکرێ، و لەم زەمەنی فتنەیە حەزمان کرد کە ئەم شەوانە بە زمانی ئەو کەسانەی کە چاویان پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بینیوە گەشتکەینەوە و لە خزمەتیانە بین. یەکێکتر لەو هاوڵانەی کە لە خزمەتی ئەوەسین و کەلیماتەکانی باسەکەین بریتیە لە ئەبا عوبەیدەی جەڕاح. و هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێکیان نەسەبیان زۆر معروف و مەشهورە، هاوێنەی چوار خەلیفەکە لەناو قوڕەیشە نەسەبیان زۆر گەورەیە، هەندێکیشیان نەسەبیان دیار نییە زۆر. ئەبا عوبەیدەی ئەلجەڕاح یەکێکە لەوانەی کە باپیری مێژووی هەیە بەڵام باوکی هیچ مێژوویەکی نییە، تەنها ئەوەندە نەبێت لە هەندێک ڕیوایەتە کە ویستێتی کوڕەکەی خۆی بکوژێ، ئەوانە هەندێکیشەوە ملاحەزەیان لەسەرداوە بە ضەعف و بە ناتەواوی ئەو ڕیوایەتە. گرنگ ئەبا عوبەیدەی جەڕاح ئەوەندە پلەکەی بەرزە ئیمامی عومەر ئەفەرمێ ئەگەر کەسێکم بویستە لە دوای خۆم بیکەمە خەلیفە وەسیەتنامەی بۆ بنووسم. طبعا وەسیەتنامە لە ئاینی پیرۆزی ئیسلامە یەکەم دانە لە کاتێک ئەو کەسێک کە ئەبێتە خەلیفە بە هەڵبژاردن بووە خەلیفە ئیمامی ئەبوبەکر، دووەم دانە بە وەسیەت بوو، چونکە ئیمامی ئەبوبەکر وەسیەتی نووسی کە لە دوای خۆم عومەری کوڕی خەتاب دانن. عومەری کوڕی خەتاب فەرمووی وەڵا ئەگەر ئەبا عوبەیدەی جەڕاح لە ژیانە بووایە، ئێستا لە حەیاتە بووایە، ڕێک وەسیەتێکم بۆ ئەنووسی ئەوم ئەکردە خەلیفە. ئەوەندە گەورەیە، بەڵام دواتر نەیکرد. لە 6 کەسا فەرمووی یەکێکتان لەو 6 هەڵبژێرن. ئەمانە ئەم 6 پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر لێیان ڕازی بووە. دوای ئیمامی عوثمان دەرچوو لە بینیانە. گرنگ ئەوەیە پلەی ئەوەندە گەورەیە لای ئیمامی عومەر. ئیمامی عومەر ئەیکاتە قائیدی هەموو جێشەکەی خۆی لە شام. تەمەن قائیدی هەموو جێشەکە لە زمانی ئیمامی بەکرا خالیدی کوڕی وەلیدە، ئەڵان لە زمانی عومەری کوڕی خەتابە خالید لا ئەبا عوبەیدەی جەڕاح دائنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە سەیری هاوڵانی ئەکرد صیفەتێکی تیا ئەدۆزینەوە، صیفەتێکی زۆر گرنگ ئەبەو صیفەتە ناوداری ئەکردن. ئەبا عوبەیدە چه صیفەتێکی تیا دۆزیوەتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ فرموویەتی ئەمین هذه الأمة، ئەمین ترین کەس، سەرڕاستترین کەس لەناو ئەم ئومەتە کە ئەمانەت زۆر زۆر بپارێزێ لەناو ئەم ئومەتە کێیە؟ بریتیە لە ئەبا عوبەیدەی جەڕاح. والله ئینسان سەیری ئەو لەقەبانەی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم دڵنیابن لە ڕۆژی دواییە ئەم عەبدانەی ئێستش کە عەبدایەتی ئەکەن لەقەبیان ئەداتی. گەنجەکان هەر یەکەی بە شتێک ناودارتان ئەکە. چیت هەیە لەو صیفەتانەی کە زۆر زۆر گەورەیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەت بۆ دائنێ. تەسەوور کە لەوە یەکێک لە ئێوە هەبێت زۆر زمان پاک بێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی لێ بنێ زمان پاکەکەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەتان بێ زۆر لە سوجدا ڕازگۆ بێ، باشە سوجدەکارەکەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەتان بێ لە خۆشەویستیە زۆر گەورە بێ، بڵێ خۆشەویستەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەر یەکەیان لەقەبێکی داونەتێ، شتێکی داونەتێ. دڵنیابن ئەگەر ئێمەشی بینایە هەر بە هەمان چەشن ئەبوو. بەڵام چه صیفەتێکت هەیە گرنگ ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو صیفەتە ڕازی بی، کە ئەوە زۆر گەورەیە. بۆی ئەصحاب هەندێک جار لە تابعین خەڵکیان ئەبینی ئەنو والله لو رآك رسول الله صلى الله عليه وسلم لأحبك. خەسەم بەخوا ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆی ببینێ ئەی تابعی، تۆی زۆر خۆشەویست. یەکێک بوو لە خۆشەویستەکانی. ئەبا عوبەیدە کاری زۆر گەورەی کردو، خزمەتی زۆری کردو لە ئیسلامە. بابەتەکانی مەشهورن
تەنها شتێک زۆر باس نەکرا بێ ئەوەیە کە کەسابەتی ئەم پیاوە، کەسابەتی ئەبا عوبەیدە جەڕاح پیاوێکی زۆر زاهیدە، کەسابەتەکەی بریتی بۆ لە گۆڕ هەڵکەندن. تەوە لە وڵاتی خۆمانە سوپاس بۆ خوا گۆڕەکان هەمووی لە ڕێی خوا هەڵئەکەندرێن. دوو جۆر گۆڕ لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵئەکەندرا. گۆڕێکیان وەکو ئەم شێوازە گۆڕەی ئێمە، ئەم شێوازە گۆڕەی ئێمە ئەبا عوبەیدەیە. دوو لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکیان بە لەحد گۆڕەکانیان ئەبوو تەڵحە بە لەحد ئەی گۆڕەکانی تەرتیبە کرد، واتە ئەها چاڵێکی ئەکەن، دوایی لەلاوە لە لای ڕاستەوە چاڵەکەی زیاد ئەکرد کە مردوەکەیان تێ ئەکرد، بەردەکانیان خستە پشتی. ئەبا عوبەیدەی جەڕاحیش شێوازێکی تر ئەکرد، بەردەکانی خستە سەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەردووکی پێ ڕازی بوو. حتا کە خۆشەویست وەفاتی کرد، عەباس دوعای کرد، وتی یا ڕەبی داوات لێ ئەکەم چه جۆرە گۆڕێ بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم باشە، ئەم دوو کەسە ئەنێرم بە دوایانە هەر کامێکیان هات یەکەم جار ئەوە بێت. ناردی بە دوای ئەبا عوبەیدە و ئەبوو تەڵحە هات، بۆیە گۆڕەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەحدە. ئەم گۆڕانەی تر کە شێوازەی کە ئێستا ئێمە هەیە هەمووی ئەبا عوبەیدەیە. ئەوە گرنگە کە ئینسان کە سەیری گۆڕێک ئەکا یەکسەر ئەبا عوبەیدەی جەڕاحی بیرەکەوێتەوە. یەکێک لەو کارانەی کە ئەم پیاوە عەزیمە کردوویەتی، کەسابەت و ژیانی خۆی پێ دەستەبەر کردووە، بریتی بۆ لەوە. بازوو مەچەکێکی زۆر بەقووەتیشی هەبووە لە هەڵکەندنی زەوی و ئەوان. ئەبا عوبەیدەی جەڕاح کۆتایەکەی حەیاتی بە تاعون وەفاتەکە. تاعونی عەمواس کاتێکە دێ، زۆرێک لە ئیمانداران پێی شەهید دەبن. یەکێک لەو کەسە باریزانەی کە بەو تاعونە شەهید دەبێ بریتێ لە ئەبا عوبەیدەی جەڕاح، ئەمینی ئومەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئامۆژگاریەکانی زۆرن. کاتێک کە تووشی تاعونەکە بوو، دۆستەکانی خۆی هەموو بە دەوری خۆیەوە کۆ کردەوە، فەرمووی ساڵی 18 کۆچی بوو، فەرمووی ئینی موصیکم بوەصیەة فإن قبلتموها لم تزالوا بخير ما بقيتم. وصيتكتان بو أكم أجر لين ورجرن حتى وكل جيانا بن لسر خير بن، وبعدما تهلكون كالتي يشاتون نما لسر زويا حلنا وخير أبن. يكم أقيموا الصلاة نيوجا كانتان شاك إقامة كانوا جيبا جيكن، زكاة كانتان، وصوموا وتصدقوا رجو كانتان جوان بقرن خير وخيرات بكن، وحجوا واعتمروا حج ماضي خواب كان، عمر بكن، وتواصلوا لبين خوتنا سرداني يكتر كان، وتحابوا يكترتان زور خوش بأمتي بيغمبر صلى الله عليه وسلم، واصدقوا أمراءكم ولا تغشوهم. صادقوا الرازقو بن لقل أميرا كانتانا خيانتيان لينكن. طبعا جهاني إسلامي لدوای ڕوخانی خلافەتەوە زمانێکیش لە کۆتایی زمانی خلافەی ئیسلامیە غەش لە ئەمیرەکان زۆر بوو. تەمان تەسەوور کە یەکێک لە گوناها کەبیرەکان ئەوەیە مخالفەی ئەمیرەکەی خۆتکی. یعنی ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک مخالفەی خۆشەویستیان کرد لە غەزوەی ئوحدا، یەک مخالفەی بچووک لەسەر ئەو گردن نەیەنە خوارەوە، ئێستریان کرد شەڕتەوا بوو هاتنە خوارەوە، یەک مخالفەی بچووکیان کرد لەگەڵ گەورەکەی خۆیانە، ئەو شکستە گەورە بەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هات. ئەم ئومەتەش ڕۆژی هەستانەوەی ئەبێ بچینەوە سەر ئەو ئەسڵە. طبعا ئێستا ئەگەر دیقەتتان دابێت لە جیهانی ئیسلامیە لەم 100 ساڵەی ئەخیرە، ئەوەی کە زۆر مهتەم نەبوو بین پێی مەسائلی ئەمری ئەمیرە و فەرمانی ئەمیرە، ئەوانە سێ کەس بچن بۆ سەفەر پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ یەکێکیان بکەن بە ئەمیری خۆتان، کە کردێ بە ئەمیر واجبە ئیطاعیکی، واجبە لەسەر چۆن نوێژەکەی ئەوە بە گوێڕایەڵی بکەی. طبعا ئەمڕۆ تحزب لجهاني إسلامية، فكرة كان لجهاني إسلامية بر لكتلة أزاني كتلة شرعية كتو أميريا كتهيو بهيني خد باعتقادي خد بيعتي بيداوة بلو بو سفري كيشبه ولو لشوينه كان بين شش كسبيه كوني كان كلو بأميري خوان واجب لسرنا بإطاعي كان لابد نابي لو إطاعية درجن نابي غشي ليبكن نابي لجيرة وخريكي كتلة كاريبن أما أنا هموي أم دردانا دردي غربن هاتون بو أم دردي يعني شتيكي إسلامي نية لنا وفكري أما بيركرو أجر خليفة مسلمانان فرمانك درك أجر تو بدزيه هيج كز أجيلنا بأم فرمانه بشكيني جناهي كبير وجب جاكده ولو مباح يجبه ولو مباح به بيركنوا لعمر كوري خطاب رضي الله رحمة الله عليه طبعا
دروستە ئینسانی مسلمان ژنی یەهودی و نەسڕانی بێنێ جارێک لە وەلا ئوبەڕا باسم کرد ژنەکەت خۆشەوێ وەکو مەحەبەتی دنیا بەس لە عەقیدەیە ڕقل لە دینەکەی ئەبێتەوە زاتی مرۆڤ گرنگە خوا جەل جەلاوە حەڵاڵی کردو ئیمامی عومەر کە سەیری کرد کچەکانی مەدینە خەریکە هەمووی ئەمێننەوە خەڵک هەمووی ئەچێ یەهود و نەسارا ئەهێنێ فەرمانی دەرکرام ئەم فەرمانەی خۆی ڕاگرت فەرمانی دەرکرد بە هیچ شێوازە نابێ هیچ کەسی ئەمیری ئیماندارانە نابێ کەس کچی یەهودی و نەساری بخوازێ ئەوەی لە سنووری مەدینە و دەسەڵاتی منایە لە پایتەختی موسڵمانە ئەبێ کچی ئێرە بخوازێ طبعا بیرەکەیتەوە مباحەکە ئیمامی عومەر ئەمری کردو نەیکەی هەر کەسێ بیکە طبعا یاساییان ئەوە هیچ لە دنیا عقوبەی ئەدا ئەمیری ئیماندارن لە بەردەم خوایە زۆر گوناهبارە بێ بۆیە ئەبا عوبەیدەی جەڕاح ئەم کەلیمەی زۆر گەورەیە کە ئەفەرمێ صادق بن لەگەڵ ئەمیرەکانتان غەشیان لێ مەکەن فێڵیان لێ مەکەن ڕازگۆ بە لەگەڵیان ئەمیری ماڵ باوکە ڕازگۆ بە لەگەڵیان ئەبەدەن درۆ لەگەڵ باوکە ناکرێ غەش لێی ناکرێ لە هەر شوێنێ بووی حتمما ئەمیرێک هەیە لەو شوێنە لە مزگەوتێکە ئەمیرێک هەیە لە مەکتەبێکە ئەمیرێک هەیە گەورەیەک هەیە لە هەموو شوێنێکە لە جیهانی ئیسلامی سەیری ئەمڕۆ مەکەن ئەم فکرە عەلمانیەتە کە تەوزیعاتی بە شێوازێ کردووە ئەو تەوزیعاتانە هیچی ئیسلامی نین تەوزیعاتی سان مەگەر ئێستا ئێمە بڕیار بە دەوڵەتێکی ئیسلامی دروستکەین عینەن ئێمەش تەوزیعاتمان هەیە پلەمان هەیە پلەی ئەمە ئەوەندەیە پلەی ئەوە ئەوەندەیە بەو شێوازەیە وەکو ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ پلەکانی دیاری کرد لە زمانی خۆیە بە هەمان چەشن پلەبەندی هەیە گرنگ ئەوەیە ئێمە ئەم مەبدەئە ئیسلامیمان ئاگا لێبێ ئەم مەبدەئە فەرامۆش کراوە ئێستا دەرکی پێ ناکەین واجبە لەسەر ئینسان لەگەڵ کەسێکا بوو عەهد و پەیمانی لەگەڵا کرد کردی ئەمیری خۆی کردی گەورەی خۆی تەواو ئیتر ئەبێ ئیطاعیکە ئەبێ گوێڕایەڵیکە ئەم شێوازە هەڵبژاردن و ئەم شتانەی ئەمڕۆکە ئەکرێ لەناو ئەحزاب و تەحەزوب لەناو حتا فکرەکانە ئەکرێ ئێستا هیچی ئیسلامی نییە ئەو کەسێکەوە ئەکرێتە ئەمیر و خەلیفە مەگەر کوفرێکی بەواحکە کوفرێکی ئاشکرا بکە لا بچێ ئەگەر نارە بێت لەو شوێنەی خۆیان ئەو کەسەی بێتە خەلیفەی موسڵمانان ئەو کەسەی ئەبێتە ئەمیر لە خوار ئەوە خەلیفە بۆی هەیە بیگۆڕە نەک خەڵکی خوارەوە دیقەت بدەن عومەری کوڕی خەتاب چەند ئەمیری گۆڕیوە لەناو عێراقا هەر ئەمیرە هاتوۆتە عێراق واجبە لەسەر خەڵکی عێراق بەگوێ کرد بۆیە ئەبا عوبەیدە ئەفەرمێ واصدقوا أمراءكم ولا تغشوهم زۆر ئاگاتان لەوە بێ لە دوای ئەمە ئەفەرمێ ولا تلهكم الدنيا دنیا تووشی لەهو لەعبتان نەکە وهاتان لێ نەکە کە هەموو حەیاتتان هەموو ژیانتان خەریکی دنیا وتمان مسلمان دنیای ئەوێ بەڵام دنیا ناخاتە دڵی ئەخاتە دەسی هەمیشە لە هەموو کەس ئازاترە لە دنیا لە کار و کەسابەتە لە بازاڕە جەنگ ئەکا لەسەر دینارێ بەڵام لە دەستیایەتی ئەبەدەن لە دڵیان نییە لە دەستیایەتی ئەی بەخشێ لە پێناوی خوا سەرفی ئەکا ژیانی خۆی کەرامەتی خۆی پێ ئەپارێزێ ئەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە 1000 ساڵ بژی بەخوا مەسیرەکەی هەروەکو مەسیری منە بێ لەسەر جێگا ئەکەوێ ڕۆژە لە ڕۆژان ماڵ ئاوایی ئەکا لێرە خوا لەسەری نووسیون کە هەمومان ئەمرین دەی مادام هەمومان هەر ئەمرین عاقڵترین کەس لەسەر زەوی ئەو کەسەیە عەبدایەتی خوا ئەکا و باشترین کردەوە بەرز ئەکاتەوە بۆ ئەو ڕۆژەی کە بە لیقای خوا شاد ئەبێ و ئەگاتەوە حوزوری خوا جەل جەلالوه ئەوە ئامۆژگاری یەکەمی ئەبا عوبەیدەی جەڕاح ئامۆژگاری دووهەمی ئەبا عوبەیدەی جەڕاح ئەفەرمێ التهلكة هي أن يذنب العبد ذنبا ثم لا يعمل بعده خيرا حتى يهلك ئەفەرمێ چۆن ئینسان تووشی هەلاکەتە بێ بەم شێوازە تووشە بێ گوناهی کرد خراپەیەکی کرد چاکەیە بە دوایە نەکە طبعا هەموو چاکەیە کە تۆ ئەیکەی بە دوای خراپەکەتە خراپەکەی سڕیویتەوە تاو نەماوە لە نامەی ئەعمالیشدا ئیسڕێتەوە بابەتی ئینسان تووشی گوناه بێ ئەوە شتێکی حتمیە لە ئینسان هەومان تووشی گوناه بین لە دوای گوناهەکەت بە یەک لەحظە مەجال نەدەی چاکە بە دوایە کە چاکەیە دوان سیان چوار ئەم چاکانە وا ئەکەن ئەم گوناهی تۆ بسڕ ئەم خەتایی تۆ نێڵن لە نامەی ئەعمالتە ونیکەن ئەم وەسێتە زۆر گەورەیە
پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم فرمي وأتبع السيئة الحسنة تمحها شاكية بدوي خرابك تابك تمحها أي كجنته يعني تو خرابك لقيامتها لو خرابك بزول لي بترسي لقيامتها سيري نامي أعمالتك ببلك وري أجريته سيرك أويتياني تمحها هر شراوته سراوته بوشي لبروي إحسانك بدوي كردو شاكيك بدوي كردو وعلماء فرمون أهل التصوف قصيشان هي ألين أجل لنا وجناها لو بري جناها حالتك دبوها تبيشو كلمة الله هات الذهنت فكرة أستغفر الله يا بزمان تهات سبحان الله ما يجروا بالنا وجناه شابي لعل أو كلمة خدي جناهك أشورته إسرت جاري وهي إنسان لجناهك درت شو سيرك بانج الله حي على الصلاة حي على الصلاة بانجيك ببلد الزوج يجري ويتناوم مزجوته رب العالمين لجناهك يخش به يكيق لها والله هات خدمة بيغمر صلى الله عليه وسلم فرمي يا رسول الله لروايتك حتى النبي أفرتك جالي أفرتك أم الحال لفلان شوين بيني ما تمكننيش تنبسري بيغمري خاص الله عليه وسلم هيد جوابي ندى جاري دوم جاري سيام لم لا لولا قصي نكرت بانك درا دزنوجي قرد نوش كرا دوان نوجوتي كوا أو كسيك برسالي لي أكردن يا رسول الله صلى الله عليه وسلم والله من بوم دزنوجي قرد نوجي لقلا كردين خالد بورا قسمك بيغمري خاص صلى الله عليه وسلم زورها والله ستر أكرد شو كإذاني أو كسي ستر بلا دنيا لا إخوة حتما ستر بو خواهي قورا عفوي كردون بويا إنساني مسلمان دائما لدواي كرده وخرابه كاني أبي هوشي فكري ذهني اللي كرده ويكتشاق أجر أم قاعدة أم لي ورقرن أجر كرده وكت نزيق بالخرابه وكرده وشاك زور باش الجزاء من جنس العمل بون منا نظرك تكرت لدواي أستغفر الله أكيد التوبة أكي جارك تشاود لأفرد بقرره لبرانبر أو إحسانك هاويني أوبك طبعا القرآن بيروزا ولا أحاديث بيغمرة صلى الله عليه وسلم زور الجزاء من جنس العمل رنجي داوته ولا وتارك بدرجي باسم كل احتمال لا يوتيوب كانوا أنا بوتاري جمعيات وأنا بقرن وسري بون من بنى لله بيتا بنى الله له بيتا في الجنة ليرى مال دروسك ليرى مالك ودروسك ارحموا من في الأرض يرحمكم من في السماء رحمي الرحمي سروا لجناه شاوى أو قاعدة تنفي ذكر قاعدة كأميك أو جناها أي كي لجنسي أو جناها بروح صدقية إحسان بك لجنسي أو تمحوها إلا خوي قرر لو جناها تأبوده جناها كتبتزي بروح شاكية بتزيك دور كاس شونيش كبتزي كز نزانه حتى خزانه منال وكز درك بينك ببي أو جناها كردوته إحسانك جاب جاك رب العالمين لتبوري أما أمش قاري دوهمي أبا عبيدة جراحة رضا ورحمتي خواهي پرودگار بسريا داب باري أمش قاري السهمي بو إيما كاتي أميرة للشام روجي كان وتاريك أدا طبعا وتاري الجمعة السئمة ما وصايك أيني إيدا لزمني خلفاء وحتى لزمني السلاطين كانشا لهموش فينك أميري أو شوينا خطبة الجمعة داو طبعا خطبة الجمعة إرشادة وعظة آموشقارية تحديد السياسة أمتي إسلامية همويتيا وكو يستني أو همج هر ما وصايا خوي بخوي قصائك يعني لو هلا بزار لو وسيلة نازم شان خطبة هبه يك خطبة هبو همو إماداران كوبونتو لو خطبة أميري شوينك خطبة داو جارك لنوجه باران عرضم كردن نوجه باران اما بوشيه النابي شرطكاني تيانها توتدي أبي أميري شوينك قوري شوينك التوبكات وهاواك أخوي واتوبم كرد عفو من كبران وبارن أبي لو دس بيبكا لقوره بوي أميري شوينك كاتك أمير خطبة أدا أفرمي يا أيها الناس إني أمرؤ من قريش هو خلقنا من كسيكم لقريش وقت صلابتكم هي بشتم هي ناو دارم لنا قريش وإني والله ما أعلم أحمر ولا أسود يفضلني بتقوى الله والله هيك كسيغني رنجي سور بيا رنجي الرجب هرشي وازبه لمن تقوي زياتر به إلا وددت أني في مسلاخه والله حزك من نمين أبا عبيدة لنا بيستي أوابم
ئەلێرە قاعیدەیەکی زۆر گەورە بە ئێمە ئەدا بەرزی ئینسان گەورەی ئینسان لە تەقوایە ئەوە لە قوڕیشە نەسەبێکی زۆر ڕەفیع ئومەرا لە قوڕیشن خولەفا لە قوڕیشن ئەفەرمێ بەس کاتێکەوە کەسێک ئەبینم لە من تەقوادارترە خواناسەکەی زیاترە عەبدایەتی زیاترە ذکرێکی زیاترە قورئان خوێنی زیاترە هەر شتێک لەو بابەتانە تەمەنا ئەکەم یا زۆر زۆرم پێ خۆشە کە من لەناو پێستی ئەوە بم لەبەری ئەو من بم لەبەری ئەو خەریکی ئەو عەبدایەتە و خەریکی ئەو خواناسیە بم هەر یەکێک لە ئێمە قەت بە خۆیان نەنازێ یعنی ئێمە تەسەوور کە وابزانین ئەهلی مزگەوتین زۆر باشین و خەڵکی تر خراپە و نە محتەمەلە تۆ لە صیفەتێک لە صیفاتەکان تا باشی خۆی گەورە ڕەحیم پێکرد لە ناو مزگەوتای یەکێکترمان لە دەرەوەی مزگەوتە لە صیفەتێترە لە تۆ باشتر یان کەسێکمان لە سەفی یەکەمایە الحەمدولله زۆر باشە هەندێک صیفاتی زۆر باشی و سەفی یەکەمی زۆر گرنگە کەسێکمان لە سەفی سێهەمایە و هەندێک صیفاتی لەو بەرزترە بۆیە لە مزگەوتا کە ئینە ناو مزگەوتەوە وا تەسەوور نەکەین ئەومان مەلایە لە هەمووان باشترە ئەومان ئەو شتانە نییە لە ڕەب العالەمین سەیری دڵەکانی عەبدەکان ئەکرێ سەیری تەقوایان ئەکرێ ئێستا ئێمە لەم مزگەوتەی خۆمانە نازانین لەوە چیەکێ لەو مناڵە جوانانە یەکێ لەو گەنجە تەوبەکارە جوانانە یەکێ لەو موسپیە نازارانە لە لای خوا ئەوەندە ڕوتبەی بەرز بێ ئەم شەو لەبەر خاتی ئەو خوا هەموومان عەفووکە هەموو بەرەکەتی ئەمە سێمە ئەو کەسە بێ کە کەسیشمان ئاگای لێ نییە بۆیە ئەم کەلیمەی کۆتای ئەبا عوبەیدەی جەڕاح کەلیمەیەکی زۆر گەورەیە کە ئێمە ئاگامان لێبێ شەرەف و حەسەب و نەسەب و حتا علم و نازام سوڵتەنەت و چی ئەوانە ناکەنە چاکی ئینسان تەقوا و خواناسی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم ئەگەنە ئەوەی ئینسان کە کەریمترین و بەڕێزترین بێ خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت ئێمە بە کۆڵی گوناهەوە ئەم شەو هاتینە حوزور زیندوکردنەوەی شەوێکی تۆ لە پێناوی ئەوەی تۆ عەفوی خۆت بەسەرمانە ببارێنی لە پێناوی ئەوەی خۆمان سپیکەینەوە لە بارەگای تۆیە بەخوا ئیلاهی کاتێککە دەست بەرز ئەکەینەوە شەرم ئەکەین دەستەکانمان گوناهی کردووە ناوێرین چاو بۆ حوزوری تۆ بەرزکەینەوە شەرم ئەکەین چاوەکانمان ڕەش بووە بە گوناه نازانین بە چه زمانێ هاوار لە تۆکەین زمانمان ڕەش بووە بە گوناه دڵێکی ڕەشمان هەیە لە ناو گوناه بەڵام ئەزانین کە تۆ کەریمی ئەزانین پێت خۆشە کە عەبدەکان داوات لێکەن بۆیە ئێمە بەلاڵانەوەیەکی زۆر و هاواری زۆر هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە ئەی پەروەردگار ئەی ئەو کەسەی عەفوت زۆر پێخۆشە و ئێمەش هاتوین و عەفومان کە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان ئێمە لە بەرخاتی تۆ خەومان لە خۆمان ڕەواند ئێمە لە بەرخاتی تۆ ئەم مزگەوتە تاریکەمان ڕوونا کردەوە هەم بە عەبدایەتی و هەم بە گوڵۆپە جوانەکانی ئەم شەو ئەمانەوەیە لە حوزوری تۆ یابین دەی تو گەورەی خۆت تۆش دڵمان ڕۆشن کەرەوە یا ڕەب العالەمین چۆن ئەم ماڵە ئاوا ڕووناکە دڵمان ئاوا ڕووناک کەرەوە بە نووری تەقوا یا ڕەب العالەمین ئیلاهی دامەزراومان کە لەسەر خواناسی دامەزراومان کە لەسەر تاعەت دامەزراومان کە لەسەر عەبدایەتی ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت لەم زەمەنی بێکەسیەمانە هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە خوایە تۆ خۆت سەرپەرشتی کارەکانماکە و مەمان دەرەدەستی خۆمان یا ئەکرەمە الئەکرەمین هۆ ئەو کەسەی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد ئیلاهی وا عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد کردەوەکانی خۆمان سپاردەی تۆ کرد حیا و شەرممان سپاردەی تۆ کرد خۆمان و خێزان و ماڵ و مناڵ و خزمان و خۆشەویستان و دایک و باوک و گەنجانی شارەکەمان هەر هەمووی ئیلاهی وا سپاردەی تۆ کرد تو گەورەی خۆت زایەمان مەکە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان بەخوا ئێمە حاجەمان زۆر زۆرە لە دنیا یا ئیلاهی هەنێ جار شەرم ئەکەین حاجەکان بەرزکەینەوە ئەزانین تۆ عیلمت هەیە بە حاڵی ئێمە دەی ئیلاهی چی چاکە بۆ دنیامان چی چاکە بۆ ئاخرەتمان چی چاکە بۆ دین و ژینمان ئیلاهی پێمان عەتاکە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان ئەمانی کە لێرە حوزورمان هەیە ئەوانەی کە متابعی وتارەکانمان ئەکەن ئیلاهی ئەگەر کەسێکمان تایە بێ حاڵ و ماڵە خوای گیان بۆ خاتی گەورەی خۆت ماڵداری بکە یا ڕەب العالەمین ئەم گەنجە جوانانە یا ئیلاهی هەمویان ماڵدار کە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە
خوایان نەخۆشیێکی ئاشکرا و نهێنی لە لاشەی ئێمە هەیە خوای شیفامان بۆ بنێرە نەخۆشیە زانیومانە نەمانزانیوە خوای شیفامان بۆ بنێرە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت نعمەتی زۆرت پێداوین إلهي نعمتك كان بسرمان وبقابك يا رب العالمين شكري نعمتك كان دأكين بوما دريش كرو نعمتك كان هرچون ببيت داوي إيما نعمتي زورت بيداين خواهي بوما تكملك يا أرحم الراحمين خواهيان أو من قرزار قرز سرشاني سوكا أو من قرزار يا إلهي قرز سرشاني سوكا أو من كم رزق حلال زيادك يا رب العالمين خواهيان أو ندح حلال من بدري محتاج حرام نبين خواهي داوات لي أكين بقوري خود محتاج حرام من مكة سر من شور مكة لبردم حرام يا أكرم الأكرمين خواهيان محتاج دسي نامرد من مكة زليل دسي ظالمان من مكة محتاج دسي مروفكان من مكة زليل سرجيقا من مكة يا أكرم الأكرمين خواهيان أو روجيك أم دنيا بجي إهالين باشتين روجكاني جيان من به إلهي بيكر باشتين روجكاني طاعت من باشتين روجكاني نزيكي من لتو إلهي رحمته بزي بسرمانا ببارن لو كاتي الرحمن أكيشري لو كاتي بچاوي سرمان ملائكان أبينين إلهي رحمت بسرمانا ببارن بزي بسرمانا ببارن بخوا پروردگارا دوسترين وخوشويسترين من لو كاتا لقصش من تيناغا هانا من تنها لايتويا لو كاتي زمان من أشكي لو كاتي قاچ من وشكبه خوايا هانا بولاي تو برزكين وتو رحمت بسرمانا ببارن إلهي تو كريمي قد كسر رد نكردوتو إمج لو زليل رد مكر يا رب العالمين لم دنيا درمان مكة بإيمان ونبي لم دنيا درمان مكة بشياتمان ونبي لم دنيا درمان مكة بحسن ظن وبتو نبي يا رب العالمين خوايان داوات لي أكين لو ساتان ولو كاتاني لمالي تاري قورمانان إلهي رحمت بسلمانا ببارنا إلهي تو خود أنيسو هاولينا وقورمان بيا رب العالمين إلهي أمشوا جواناني كروناك ما كلوتو بك باعثي روناكينا وقوركان من يا رب العالمين إلهي لساحي محشرة رحمة بسلمانا ببارنا كاتي ورقتنا نامي أعمال رحمة بسلمانا ببارنا كاتي جيشتن من بحضوري بيغمبر صلى الله عليه وسلم رحمة بسلمانا ببارنا إلهي لد أبارينا ولد ألالينا لقناه داكو باكمان ببورا تو قوري خل لقناه داكو باكمان ببورا إلهي أجر هلاك بأدبيك من هي لحضوري أنا إلهي داوال لي أكن لمن خوش با يا إلهي داوال لي أكن درجات عالية كبرزيان كرو يا رب العالمين أو دايكو باوكاني كماون أو دايكو باوكاني كنماون خويا أبو خاطري قوري خليان خوش با يا رب العالمين إلهي أجر كم ترخمي من هي لزيارتي دايكو باوكمانا لزيارتي قوري دايكو باوكمانا إلهي داوال لي أكن لمن خوش با يا رب العالمين كاتمان بدري بركات بخير كاتمان بتوان السرداني قوركان يعني كان يا أكرم الأكرمين خوايان لقناهي خشكو براكان من خوشبه لقناهي خزم كسكر من خوشبه لقناهي هاول ورفيق دوستان من خوشبه إلهي داول لي أكين لقناهي خيزان وهاوسر ومنال وچمان تاروجي قيامة خوشبه يا رب العالمين إلهي لقناهي دراوسي كان من خوشبه إلهي داول لي أكين لقناهي أهل مزقوته كمان خوشبه لقناهي هاو شاريا كان من خوش با لقناهي هاو نشتماني كان من خوش با إلهي أم ولاتو نشتماني إما أم كردستاني إما بربو لبياوي قورة تو قوري خود عقيدتي بارزة إيمانتي بارزة قنجة كان من لاوة كان من قورة كان من بيرة كان من آفرة كان من منالة كان من إلهي هرهم يان بارز راوك يا رب العالمين لفتني أم زمني كفر فساد يا إلهي بيان بارزة يا أكرم الأكرمين خوايجان داوات لي أكين بناوي جوان بصفتي برزة باسم أعظم لأمتي بيغمبر صلى الله عليه وسلم خوشبه إلهي أم أمتي بيغمبر صلى الله عليه وسلم هر رنجي كان هي هر دنجي كان هي هر جوري قسأكن لهر شوينكي أمسر زوياهن لهر زمنك هبون أبن يا إلهي داوات لي أكين لقناهي هر هميان خوشبه يا رب العالمين إلهي تاوان باراني أمتي بيغمبر صلى الله عليه وسلم ببورا إلهي داوال لي أكين برحمتي أم شواني قدر هاوار بولايتو أهين لقناه باراني أمتي بيغمبر صلى الله عليه وسلم ببورا هدايتيان بدا بيان جروا يا رب العالمين خوايجان أو كساني لم ولاتو نشتماني إما لم كردستاني إما جيرو دبون بمادة هوشبر خواي هدايتيان بدا خواي نجاتيان بدا لو درد بيان جروا وسر راس الرو شقام يا رب العالمين إلهي أواني توشي عار خوريبون توشي بهوشيبون إلهي داوال لي أكن هدايتيان بدا لبيشاوي الناشرين ك إلهي أواني كتوشي زناب إلهي داوال لي أكن بقوري خود توبين لقبول
إلهي داوار لي أكين أواني توشي دزيبون إلهي داوار لي أكين ليان خوش با راست الريان بشان بدروا هدايتيان بدا بيان جروس الراست الشقامي خوت يا أكرم الأكرمين إلهي أوانا من كتوشي غيبت بوينو كنترولي غيبتي خو من بيناكري إلهي تو خود هدايت من بدا تو خود بمن جرروا تو خود كنترول مانك يا أكرم الأكرمين إلهي ختابار من زور ختابر زكنوا لحضوري تويا بأدبي برسكريته ولولاتي أميا إلهي داوال لي أكين هميان هدايت بدا يا رب العالمين بيان كرجندي دينك يا أكرم الأكرمين إلهي أجرشي أما كم ترخم بوين لقيان دني بيام شيرين تو بهمو جوكان تو قوري خود تو خود خاوني بيامك بيجي أنا بجوكان يعني يا رب العالمين ضليان كروب أخواناسي يا أكرم الأكرمين خواجان أمولاتي إيما لظالمان باك كروا دسي دريكي لي ببرا يا إلهي دسي يهود ونصارى وشيعي لي ببرا يا رب العالمين خوايا داواد لي أكين برحمتي خود ببزي خود بكرمي خود كساني عادل كساني عاقل كساني مهربان لقى الخلق كرخاوني أمولات اجتماعي إيما يا رب العالمين خوايا جان أمتي بيغمر صلى الله عليه وسلم لو زور للزحمة يا هانا وهاوار من بولاي توبر زكينوا تو قوري خود رحمتي خود بسر أمتا ببارنا إلهي ظلمان يكخا مالمان يكخا يقوشمان كبرزمان كروا سيادي جيهان بدروا دسمان عدالتي خود يا إلهي داواد لي أكين بقوري خود بسبيرو بإيما لسر زويا يا رب العالمين خواهي جان بخوا أزانين إيما خو من شياونين بلام أزانين تو خواهي زور شياوي إيمي تو زور كريمي لقلمان زور حليمي لقلمان رحماني رحيمي برحمانية ورحيمية يا إلهي رحمة بسر أمتا وبارنا بيجر وسرقات كان خويا يا رب العالمين إلهي بخوا أم دلاني كليرا هموي أنت مزري بينيني بيغمبر صلى الله عليه وسلم بخوا أجريتي كان لخوا بخزمتي بيغمبر بقى صلى الله عليه وسلم شاقش كأبي لخوشيا دل كان ينهمو بودي داري خوشويز أشني الروحيان بودي داري أو أشني همويان محتاج بينينك أو نظرك أو دا إلهي داوال لي أكين سلامي أم دلتين وانا بقينا بيغمبر صلى الله عليه وسلم اشتياقي الروح وناخي أما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم يك نوما لخزمتي يا بينا إلهي أقرشي تاوان بارين أقرشي خطا بارين بلان بخوا حب محمد صلى الله عليه وسلم لدلمانا جيجيرا داواد لي أكين بو حبي لدلمانا جيجيرا توبة كان من قبولك بمن جرى وسري صلاح وخوانا سيودين داري يا رب العالمين إلهي بخوا بدل أمانة الصلوات وبنيرين أمانة الصلوات بهمو بيغمبران بنيرين ديتو قوري خود صلاة وسلام خود بدي داري محمد صلى الله عليه وآله وسلم ببارنا خواي جان بخوا مشتاقي همها والله كاني بيغمبرين صلى الله عليه وسلم أمانة بخزمتيان بقين أمانة ظلمان بيان قج بيتوا أمانة تشاوي نورينيان ببينين كنوري بيغمبريان صلى الله عليه وسلم بيني وديتو قوري خود رزواني خود رضا ورحمتي خود بسر هر هميانا ببارنا يا أكرم الأكرمين صلاوي دلي أما بهميان بقين يا أكرم الأكرمين خواي جان رحمته بزي خود بسر همو زانا وأولياء وعابدين وقائدة قوركاني أم أمتا ببارنا يا رب العالمين خواهي داوال لي أكين هر هميان درجاتيان عالي كبرزيان كروا محبتي دلي أمان بيبقينا صلاوي روحي أمان بيبقينا إلهي داوال لي أكين إما أمانوي لكارواني خوانا سانا بين تو قوري خود أشنا من كبدينكت علم من زيادك فهم من زيادك عقل من زيادك تيجيشتن من بودينكت زيادك دامزراو من كلسد دينكت إلهي داوال لي أكن من كره خزمت كاري أم دينا يا رب العالمين إلهي هريا كمان لشوينك وبكره خزمت كاري أم دينا خواب من كره معي أويك خلقك زور هداية لسدس من ورقري يا رب العالمين إلهي صدقي إما بقينا بهموش وينا يا أكرم الأكرمين خواهي جان داوال لي أكين برحمتي خود ببزي خود بكرمي خود كردوي جوان من وتي جوان من كلماتي جواني ظلمان صادقي من لقلتويا أسراركاني عبادت من إلهي داوال لي أكين بقوري خود برحمتي خود بخشيك بسر أمتي بيغمرا صلى الله عليه وسلم بكرماي هدايتي خلقك زور يا رب العالمين إلهي بخوائي من نازين تشيبو الدين والدنيا من باش تنها أزانين هانا بولاي توبينين هاوار لتوب كين تو تشاكي الدنيا وآخرة من بي عطاءك يا أكرم الأكرمين
إلهي بخوا زور محتاجي بركة لم كاتانا مانا كعمر من خليك ببركة أبي تو قوري خد بركة بسر كات مانا ببارنا بركة بسر جيان مانا ببارنا بركة بسر علم مانا ببارنا إلهي بركة بسر مال وثروة سامان مانا ببارنا تو قوري خد بركة بخرنا وبازار مانا وبركة بخرنا وزي زرعات مانا وبركة بخرنا ومرمالات مانا بركة بخرنا وباخو بستان مانا وبركة بخرنا وآوكان مانا إلهي بيركان من بو هالخلنا بيركان من برأوك كان يا وكان من بو هالخلنا إلهي داوال لي أكين برحمته بزي خود بكرمي خود شون بوها متواني إما ورحمته بيكردين أو باران جوانات أمصال وباران دين تو قوري خود آوا باران رحمتي خود بسد المانا ببارنا آوا باران إيمان واستقامة بسد المانا ببارنا يا إلهي هانا من هنا وكم دعانا من لقبول كي بدڵی جوانی ئەم گەنجانە بە تەوبەی صادقی ئەم گەنجانە بە مووی سپی موسپیەکانمان ببێ گوناهی مناڵەکانمان و دوعاکانمان بەرز کردەوە و هانەمان بۆ لای تۆیە یا ڕەحمان و یا ڕەحیم یا مەلیک و یا قودوس یا سەلام و یا مؤمن يا لطيف يا لطيف يا لطيف دعاء كان من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين.